کۆبوونەوە لە سەردۆخی سیاسی ئێستا عێراق بەگشتی و لە سەرهاتنی هێزەکەی تورکیا هەروە بۆ زانەری زیاتر لە سەر کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق و داواکاری فراکسیۆنە کوردیەکان دەچینە لای ئومێد محەممەد بەرپرسی ئۆفیسی نارتی لە بەغدا. ئومێدم کاتت باش، دو زانیاریەکان چین لە بەغداوە. بڵێ دیاری سڵاو لێبێ دوایەوەی کە دوێنێ سەرجەم سەرکردە باڵاکانی عێراق کۆبوونەوە بە سەرۆکاتی فواد ماسووم ئەمڕۆ دەنگدانەوەی ئەو چواردە خاڵەی کە لە بەیاننامە یاخود ئەو بەیانەی کە لە نێوان هەر سێ سەرۆکایەتیەکە بڵاو کرایەوە لە ناو پەرلەمانی عێراق ڕنگدانەوەی هەبوو هەریەکەوە بە شێوازێک بۆ چوون و یاخود ئەو کۆبوونەوەیان لێکەدایەوە ئەگەرچی زۆربەی لایەنە سیاسەکان نوێنەریان هەبووە لە دانیشتنەکەی هەر سێ سەرۆکایەتیەکە، بەڵام ئەمڕۆ ئەو چواردە خاڵەی کە سێ سەرۆکایەتیەکە لە شێوەی بەیاننامە بڵاویان کردەوە دوێنێ دوای کۆبوونەوەکە لایەنە سیاسەکانی نیگەران کردبوو بەو پێیکە و چواردە خاڵە سەرجەمیان ئەزانن واتە هەموو چواردە خاڵەکە لایەنە سیاسەکان لەسەری کۆکن و ئەندام پەرلەمانەکان بە تایبەتی ئەو ئەندامانەی دەوڵەتی یاسا لەسەر ئەوە کۆک بوون کە ئەبوو دانیشتنی هەر سێ سەرۆکایەتیەکە لەسەر ئەو خاڵان لاوازانە بووە یاخود ئەو خاڵە ناکۆکیانە بووە کە لەوان لایەنە سیاسەکان هەیەوە بە تایبەتی پێکاتەکانی عێراق و ئەو پێکاتانی کە لە ئێستادا شەڕی جدی داعش دەکەن وەکو کورد و چەکدارانی یاخود چەکدارانی چوارچێوەی حەشدی شابی. بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ لە دانیشتنەکەی پەرلەمان ئەمە بابەت بوو لە دەرەوەی دانیشتنەکە، بەڵام لە ناوەوەی دانیشتنەکە دیاری زووم لەسەر هەردوو هاتنی هەردوو وەزیری بەرگری و وەزیری ناوخۆ یاخود وەزیری دەرەوەی عێراق دەکرا ئیبراهیم جعفەری کە وەزیری دەرەوەی عێراق بە شێوەی بانگێشە لەلایەن پەرلەمانی عێراقەوە بانگێش کرابوو، بە هەمان شێوە خالید عوبەیدی کە وەزیری بەرگری عێراق بانگێشی دانیشتنەکە کرابوو، بەڵام ئەوەی جێی سەر سوورمان بوو لە کاتی هاتنی هەردوو وەزیرەکە تەنها ئیبراهیم جعفەری چووە نێو هۆڵی دانیشتنەکەوە و جۆی لە وتەی پەرلەمانتارەکان گرت لە کاتێکدا خالید عوبەیدی کە وەزیری بەرگری عێراق تەنها لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی یاخود سەرۆکی هاوپەیمانی هێزە سونەکان کۆبووە، دواتر چووە لیژنەی ئەمن و بەرگری لەگەڵ ئەوان شاکۆبوونەوەیکی کرد، دواتریش سەلیم جوبوری بینی دوای دانیشتنەکە و بینای پەرلەمانی عێراقی بەجێهێشت. ئەمەش وای کرد کە فراکسیۆنە شیعەکان ئەوانەی کە ئیمزایان کۆ کردبوو یاخود ئەو ئەندامانەی کە ئیمزایان کۆ کردبوو بۆ بانگێشکردنی و دوو وەزیرە ببێتە جێی نیگەرانیان و لە کاتی هاتنەوە دەریان کۆنگرێکی ڕۆژنامەوانیان بەس بەوەی کە خالید عوبەیدیان بەوە توماتبار کرد کە دەستی هەیە لە هاتنی و هێزەی تورکیا ئەگەرنا بۆچی ئامادەی دانیشتنەکە نەبوو بۆی جۆ لە پەرلەمانتاران بگرێ. بە شێوەیەکی گشتی دیاری نزیکەی نیو کاتژمێرە بێ دانیشتنی پەرلەمان تەواو بووە و دوا بە دوای لێکۆڵینەوە لە ئیبراهیم جعفەری کۆنگرێکی ڕۆژنامەوانی لە بینای پەرلەمانی عێراقدا بەستووە لە چوارچێوەی کۆنگرەکەدا باسی لەو لایەنانە کرد کە دەستیان هەیە لە بەشداری کرد یاخود لە هاتنی سوپای تورکیاوە ئاماژەی بۆ کرد ئەگەر هەر هێزێک بەشدار بێلەوە دەبێت سزا بدرێ بۆ پێی کە حکوومەتی عێراقی تا ئێستا بە شێوەیەکی فەرمی ئاگاداری هاتنی ئەو هێزانە نییە و ئەمە لە ناوخۆی دانیشتنەکەدا دیارە پرسیارێکی زۆر کرا و زۆربەی ئەوەندام پەرلەمانان بە تایبەتی ئەوانەی کە ئیمزایان کۆ کردبوو بۆ هاتنی وەزیری دەرەوەی عێراق ئیبراهیم جعفەری پرسیاران ئاراستەی کردوە ناوخۆی دانیشتنەکە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ئاڵا تاڵەبانی بە ناوی فراکسیۆنی یەکێتیەوە داوای کرد لە حکوومەتی عێراقی کە بێت ڕاستەوخۆ پەکەکە وەکو هێزێک لە ڕووی ئایدۆلۆژی و فکری و عەسکەریەوە بناسرێت و عێراق مامەڵەی لەگەڵ کا بەو پێی کە لە چوارچێوەی سیاسەتدا ئەمە وتەی شوانداودیە و تەبێژی فراکسیۆنەکە کە لە چوارچێوەی سیاسەتدا بابەتێکەیە پێی دەڵێن التعامل بالمثل واتە مامەڵەکردنی هاوشێوە، هەڵبەتە ئەمە لە چوارچێوەی سیاسەتدا ئاماژەی بۆ کرێمە لەو چوارچێوەدا داوامان لە حکوومەتی عێراقی کردووە کە دەبێت هێزەکانی پەکەکە لە سنووری نێوان عێراق و تورکیا وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە تورکیا مامەڵەیان لەگەڵدا بکرێەوە بە فەرمی بناسرێن. دوا بە دوای ئەمەش بە تایبەتی دوای ئەوەی کە دانیشتنەکە تەواو بوو لایەنە سیاسەکان بە ئیجابی بە تایبەتی لایەنی شیعە ئەمەڵ وێستەی سەرۆکی فراکسیۆنی یەکێتیان بە ئیجابی وەسف کرد بەو پێی کە لە ماوەی ڕابردوودا سەرۆکوەزیرانی عێراقیش لە دانیشتنی پەرلەماندا ئاماژەی بۆ کردووە کە پەکەکە کاریگەری جدی هەبووە لە سنووری یاخود لە سنووری نێوان داعش و پێشمەرگەدا شانبەشانی پێشمەرگە و هێزە عێراقیەکان شەڕی کردووە. ئەمە هەڵبەتە حەیدەر عەبادی لە دانیشتنی ڕابردوودا کە هاتە پەرلەمان باسی ئەم بابەتەی کرد و وتەکاری ئاڵا تاڵەبانیش لەم چوارچێوەدا بوو، بەڵام من ویستم ڕابۆچوونی لایەنەکانی دیکە وەرگم، بەڵام بە تایبەتی سونە هیچ ئامادە نەبوو لە دوان لەو بارەیەوە بدا بەو پێی کە ئەوان ئاماژەیان بۆ کرد کە ئەوە لە ناو پەرلەماندا دواتر بە شێوەی فراکسیۆن قسان لەسەر ئەو بابەتا بێت. بەڵێ دیاری محەممەد بەرپرسی ئۆفیسی نارتی لە بەغدا، سوپاس بۆ زانیاریەکانت.